بۆراقیشی نامەسرور بارزانێ نقطەکە لە بۆراق نییە کە ئەکتەرەشی فاشستە و ئەنتی کوردە نقطەکە لەوەدا ڕێز لە هەستینەتەوەی کەس ناگرین و ئەوانە بەس چاویان بزنس پارە دەبینێ لەبەر بۆراقینە لە ڕکلامکردن لە پاڤیلۆن ئەو پاڤیلۆنەی ئێستاکە بوویتە لە پاڤیلۆنی حاجی چۆلی وەرگرتەوە کردیە پاڤیلۆن بای ڕامس ببوورە پاڤیلۆن بای ڕامس کە گومان ئەو خەواڵانەی درایتە من کە ئەوە ئیمالی ئەردۆغانە بەڕاستی یعنی بای ڕامس لەگەم بنەباڵی ئەردۆغان شەکلیان کردیا پاڤیلۆنێک بە هەشتەشی لەناو هەولێرێ دروست کردێ کە 612 دۆنمی برا مەسیحیەکانی بردیە تێمدەگەی 37 کیلۆمەتر ئاوی لە ئیفراز لۆ ڕاکێشایە ئاوی خەڵک کە هەولێر مەشهورە بەوەی کە لەبێ ئاوی دەژی و بەڕێزان کە دەڵێن 37 کیلۆمەتر ئاوی ئیفرازمان ڕاکێشایە لە بۆ وێندەر بەڵام درۆی دەکەن ئەوەی ئەم بزانم ئەو زائیدن ئەربیل هێڵز کە ئەو دوو شوێنە پاڤیلۆن بای ڕامز لەگە ئەربیل هێڵز ئەو دوو شوێنە 112 بیرە ئاویانەی هەڵکەندیە 112 بیرە ئاو لە کاتێکدا هەولێر ئێستا کە دەبێ 700 مەتری ئاو قۆڵ بکرێ هەتا ئاو دێ و 155 ئاوی هەولێرێ لە ئاوی ژێرزەویەوە دێ کە ئەگە دو ساڵی باران نەباری کارە ساتە دروزەبی ئەو نایە ئێستا دارزار باوە دێ ئەو زە بەش ناکە کەچی ئەو دێ بۆ چاردە بوحەیرەی ئەربیل هێڵز دروست کردیە چاردە بوحەیرە لەناو ئاوێ لە دوو ئەوەکەی 6,000 دۆنم 13 ملیۆن مەتر دووجایە ئی ئەربیل هێڵ ناکە ئەوەی ئەوە ئیدریس و نێچیریە نێچیر و ئیدریسی کوڕێکی مەسعودیش مەسرور شاتی مەسرور و ئارین پاڤیلۆنی لە بەرامبەری دانەچکو قل بەقلە تەلەڤیزیۆن بە تەلەڤیزیۆن جامعە بە جامعەی لە بڕۆ دوێ بەڵام خەڵکی هەولێرە لە بێ ئاوی هەموو هاوینان زیڕەیان دێ بە هاوین بە زستانیش لافاو تۆ بەهشتی چ دروست دەکەی مەسعود بارزانی مەسرور بارزانی لە ناو هەولێرە کە سەرۆکی حکوومەتی سێ بەشی هەولێری بەستە پیاز و سەیدا و سێتاقان و کوران و تەزیر و ئەوانە بێ ئاوە خانەقا و تەزیر و گەڕەکی عەرەبان گەڕەکی کەلتوری هەولێریەکانە مێژووی هەولێریەکانە وێرانت کرد هەمووی ئاسار هەمووی تراسی خەڵکی هەولێرە تۆ خەمی لێ ناخۆی چێسی پاڤیلۆنێک دروست دەگەی کورە چۆن دەکرێت سەرۆکی حکوومەت خەم یعنی بازرگانبی بەو ئاستە بەو ئاشکراییە بەس خەم لە پرۆژەکانی بخوا نەخەم لە ئێش و ئازاری خەڵک ئەوە بەس لەناو لەکن مەسرور بارزانی هەیە ئەبوو دەرەزە بێت چاوڕووی بەڕێزان ینی هەندێشت هەیە قسەش بکەی دەڵێت و دوژی ئەوەی بۆراقەچی ئەنتی کوردێنێ بەڵام هەزاری وەچی ئێمە لە بۆی نەبێتەوە ناوە هەولێرە لۆ لە بەرەوەی ئەمە دەبانێت نیشتیمانەکەمان جوانبی ئەویش خائین و دژمنەشی گەری کوردە بەڕێزان بڕوا بکەن ئەو یعنی ئەوە بەڕاشکایی بڵێن نەوەکانی مەلا مستەفای بەناو زەوی و زاری و هەولێر کەتینە بەکەیف خۆیان کە زۆنی زێڕیان هەیە ئەوانەی چادەوروبەری پەرلەمان و حکوومەت و مەتار و ئەوانە بەکەیف خۆیان داگیر دەکەن بەکەیف خۆیان داگیر دەکەن دەبن قسەش بکەیت تۆ خائینی تۆ غۆفرۆشی تۆ دوژمنی کورد و کوردستانی ئەو قسە سواوانە هەیە ئێستا مەسرور بارزانی ستێرگروپی نەهێشت ناوەکەی گۆڕیە کردیتە ئەوە نۆرث لایت شمالی تاریکە برێم ڕووناچی کردەوە هەموو گرێبەستەکان دەداتەوی نەوت تەندروستی دەواازە سنووریەکان ئیلا ئاخری بە دەرلەوە کامە زەوی بە نرخی ئەو لێریەکانە بە کەیف خۆی دەسی دەیبا من هەندێک نمونەتان لێرە وەردەگرم کە پەیزی کاک عەلی ئەحمەد ساڵح وەرم گرتیە زەویەک بە بەهای 400 ملیۆن دۆلارە لە نزیک تەنیشت پارچ سامی عەبدوڕەحمان برد دوو تاوەری گەورەی لێ دروست کردیە بە خۆی بردی لە بەرامبەر ماڵی نێچیری ڕێگای شەقڵاوە 25 دۆنم زەوی برد 25 دۆنم زەوی برد کە وەزارەتی کشتتوکار بوو ساردکەرەوە ئەوەی ساردکەرەوە و ئەوەی زەیتونی لێ بووە ڕێکخراوی فاو دروستی کرد بردی 8 ڤیلەی لێ دروست کرد تەختی کرد تاقەت کردی ئەوەی ڤێلا لۆ خۆی بڕوا بکەن هەتا 37 کیلۆمەتر ئاوی
ئیفرازە هینا هەولێری بە 100 ملیۆنی دەکرا دا کۆمپانیاکی بەبێتان دەرو بەبێ ئاشکراکرد و منافەسە بە 480 ملیۆنی بەر لەوێن دەر 380 ملیۆنی خیت کرد بە ناو زەوی خەڵکی هەولێرێ کەتینە بە خۆی و بە نێچیش بە کۆندا کامەی زەوی نایە بەدەیبەن بەدەستکەوتیش بە خەڵک دەفرۆشتنەوە لە کاتێکدا ئەو تو بۆ حەیرەی چ دروست دەکەی لە ناهۆر باشی چ دروست دەگەی لە هەولێرە لە کاتێکدا تو هەولێر هەموو هاوینان لە بێ ئاوی دەناڵێنی بەدەستکەوتیش بە خەڵک دەفرۆشی زەوی هەولێری ئاوی هەولێری دەبەی بە پارەی حکوومەت و داهاتی خەڵکی کوردستان کە معاشیمانش دوازت پێ خیتکردن دەیان معاشکە بەخۆ بە ئامۆزاگا لێتان خیتکردن هەموو بووینە ملیۆنێر دیتە شارێکی دروست کردیە لە بۆ چی دروست کردی هاوڕێیان بزنسێک چەندی میلیارد دۆلاری قازانج دەکاتن پارەکە لۆ خۆی و لۆ ئارینیە لەولا سیر و ئیدریسیە ئیسیە زائیدەن هاوڕێیان یەکێک لەو هۆکارە سەرچیانی کەشیان بۆ زانیاریتان ئەو زۆخانیانەی کە دروست دەکە هیچی لە ملیۆنێکی کەمتر نییە هیچی لە ملیۆنێکی کەمتر نییە کەمترین خانی لە ملیۆنێک لە بۆ بەسەرەوەی ئەوانە دەداتە بەرتی بە حکوومەتی عێراق هەندێکیان بۆ ئەوی بیان کڕی دەدات هەندە سەفیر و قونسڵ لۆ بازرگە بۆ ئەوەی لە دەسەڵات پێ بنیتە دەیکاتە بەرتی بە خێری هەولێریەکان بە زەوی هەولێریەکان بە ئاوی هەولێریەکان دەچیتن چاکە و پیاوەتی دەکات پێی بوویتە ملیاردێریش دەرێ دەستکەوتیشە